سوورە گیان زۆ سپاس بۆ کۆمنتەکەت بەڵێ من پێشتر دەجارم زیاتر خوێندوتەوە و ختمیشم کردو و شارەزایەکی زۆر باشم هەیە لەسەر ئاینی ئیسلام بەڵام من کە لایفەکەمەوە مەبەستی پەیامی منەوەیە پەیامی کتێبی ئەنجیلی پیرۆز بڵاوکەمەوە و لێرەوە یەک شتیش بێ واڵم تکاتان لێ یەکەمیەوە بچن سەرەتا کتێبەکەی خۆتان بە کوردی بخوێننەوە هەر لە گوگڵ لێیە دایرەة المعارفی قورئانی کەریم بە کوردی سوورە بە سوورە بیخێنەوە بە کوردیەکە با باشتر تێبکەن چون کوردی زمانی دایکیەوەی زمانی ڕۆحیەوەیە ئەگە 100 زمانی کەش زانی باوەڕکی ئیسفادی نییە بێ بە کوردی بیخێنەوە هەمان یەک شتم فەرق ناکە ئەو جاوەرن شەوانە جاجاری مەتوانم بیکەمە پرسیاری ئیسلامیتان لێ بکەم تکاتان لێ یەکەم بیخێنەوە چون جاری وایەوە لەگەڵ بێدینێکیش مەناقەشە ئەکەن ئەبێ زانیاریتان لەسەر ئاینی خۆتان هەبێت یەکیشتی ئەوە تا من کەسێکی ئۆپن مایندم ڕۆشن بینم ڕکلام بۆ ئیسلامی ژەکەم کێشە نیە لەبەرەوەی کە ئەمەوێ کۆمەڵگا هوشیار کەمەوە هیوادارمە هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح ئەمین